يعني والله ژیانمان ژیان نییە بە قورعان ئێستا کەس بڕوا لە گوندەکەیمەوە لە پێشەوەی بگەێنا گوندی ئەمە ڕوا ڕاوەستایە وەڵا ئەمە لە پاش 16 ئۆکتۆبرەوە ئەمە معدەل لەو چێشمەی داهێنا هەتا دوێنێ ئێوارێکەرە و قرارە دەرچوو طبعا زۆر سپاسی هەموو ئەندام پەرلەمانەکان و نایب سەرۆکی ئەندام پەرلەمان دەکەین کاک دکتۆر شاخەوان سپاسی یەکەیەکەیان دەکەین یان زۆریان لێ مەمنونین ئەمەیان ڕزگار کرد لە دەست ئەوانە ینی وەڵڵاهی ژیانمان ژیان نییە بە قورعان ئێستا کەس بڕوا لە گوندەکەیمەوە لە پێشەوەی بگەێنا گوندی ئەمە ڕوا ڕاوەستایە دەرێ هەتا کتابمان لۆنێ بابامان تازەوە چەند سارە ڕاوەستای ناو دەڕۆ ڕادەوەستی وەڵڵاهی وەزع نەبوو لە درونەی هەر وەزعمان نەبوو لە تۆکردنی هەر وەزعمان نەبوو والله لەوانەیە خوا عەفو کرد بینەگا گوناحێکی هەشمان بی لە سەبارەت بە عارەبان عارەب و عەسکەری عەسکەریەکە بەرق و زوایەزی دەکرد بەڕاستی ئەلعانەکە لە خوای بەزیاد مادەم لە کۆر بووینەوە ئەلحەمدوللا ئارێ وەڵڵا پاشپشتی عەرەبی هاوردە دەکا نەک بە هەر بە ئەحتیادی و بە عەلەنی لەکنیان ئارێ وەڵڵاوان فەرقی دەکەنە جە بزانە سنە و شیعەقەت بە خۆیان پێک نایەن وەچ لەگە یەک بن بەزەگەی کوردی هاتە نای ئەوان برانە ئەمە دوژمنین ئەوەی نییە